کاکە لدروي برلمان يعني خو نتيجة تانية هيك درنجامي آخر أزوني شو حتى بو إضافة بو قصكي مهاورة ينباسي لو كرك بارتيج لبران برلا كان ديكا ديويت ويستي خوي بسبينه يعني شو ويستك عندما شو ويستك إما دمانويت شو ويستك بسبينه يقرتو إسلامي كردستان باسي لو كرك یەکێتی و گۆڕان و لایەنە ئیسلامیەکان ڕازین بە تەکمیلەکردنی ماوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە پارتی دیموکراتی کوردستان هێشتا ڕازی نییە بەوەی کە ئەمان مەرجیان هەیە دەیانەوێت لە بەرامبەرەوەدا لە پەرلەمانەوە سەرۆک هەڵبژێرێ هێشتا پارتیەکە ڕازی نابێ کاکە مەسەلەی هەڵبژاردننی سەرۆک لە پەرلەمان ئەمە مەسەلەیەکە مەسەلە ئەوە نییە سەرۆک خۆ با من بچینە سەر ئەوە 2005 کە هەڵبژاردن کرا دوای 2005 خو ئەو کاتە سەرۆکی هەرێم لە پەرلەمان هەڵبژێردرا هەر ئەوانەی کە ئێستا هەموو ڕۆژێ دەنووسن کە دەبێت لە پەرلەمان هەڵبژێردرێ هەر بزەبت ئەمانە ئەنواعی مەقالەیان لەسەر سەرۆکی هەرێم نووسی کە تۆ شەرعیەتت نییە ئێمە تۆ بە سەرۆکی هەرێم نازانین چونکە تۆ لە پەرلەمان هەڵبژێردراوی لەناو خەڵک نەهەڵبژێردراوی هەر ئەمانەی کە ئەمڕۆ دەنووسن کە دەبێت ببێتە پەرلەمانی هەر بزەبت هەر ئەمانە لە ساڵی 2005 ئەو کاتە حتا گەیشتە حدێک گوتیان ئێمە تۆ بە سەرۆکی خۆمان نازانین چونکە لەناو میلەت نەهەڵبژێردراوی حتى ئەو حدەش خۆشتر با من تەواو بکەم سەرۆکی هەرێم ئەو کاتە داوای کرد گوتی باشە مادەم ئەمە ئێوە دەڵێن شەرعیەت نییە مشکلە نییە بە ئەم جارە بکەوێتە ناو خەڵک و بڕیاری دا لە ناو خەڵک ئەوە بکرێتن هەڵبژاردن بکرێ يعني ما بستم ئەوەیە کاکە سەرۆکی هەرێم کێشەی نەبووە لەسەر ئەوەی لەناو پەرلەمان هەڵدەبژێردرێ یان لە ئەوی تر هەڵدەبژێرێ و پاشان حقیقەت ئێمە ئامادەین با فەرمون بۆ بین دانیشین بەڵام دانیشتن بکەین نەک ئەم شتانە شەڕی یەکتر بکەین نەک ئەوەیە ئیرادە فەرزی ئیرادە بکەین لەسەر یەکتر نەک ئەوەیە یەکتر بشکێنین ئەوە نە کاکە وەرن با دانیشین سەرۆکی هەرێم کام سەلاحیاتی زۆری هەیە بابا واس لە مەسعود بارزانی بێنن مەسعود بارزانی ئێستا سەرۆکی هەرێمە لە ئایندەدا سەرۆکی هەرێم نابی مەسەلە هەیە سیر بکەن بۆ ئەم وڵاتە مهمە ئەمە بۆ تەکمیلەی قسەکەش تۆشە ینی خۆ لە ئێستادا ویستی پارتی دیموکراتی کوردستان بوونەوە بە سەرۆکی هەرێمی کوردستان یان تەکمیلەکردنی ئەو 2 ساڵەیە بۆ مەسعود بارزانی وانە ینی ویستی پارتی دیموکراتی کوردستان ئەمە نییە بە دیاریکراوی بەڵێ ویستی پارتی دیموکراتی بۆچی مەسعود بارزانی کاک مەسعود ینی وەکو سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان وەکو سەرۆکی ئێستی هەرێمی کوردستان بۆ خۆی نایەتە سەرخەت ینی لە دنیادا ئەگەر ویستێکە بێت بۆ تەکمیلەکردنی سەرۆکایەتی یان درێژکردنەوە یان تەنانەت خۆ کاندیدکردنەوە بۆ خولێکی داهاتووش بۆ خۆی دێ بەڵێن بە خەڵکەدا و بەلایەنەکاندەدا کە چی دەکا یان چی ناکە بەڵام بۆچی بۆ خۆی بێدەنگە لەم بابەتە بۆ خۆی نایەتە سەر ئێمە زۆری چۆنە بۆ من جۆرە یەکەم شت ئەوە بڵێم يعني دڵنیابە لەوەی کە ئێستا ئێمە دەڵێن کە جەنابی کاک مەسعود تەکمیلەی ئەو دەورە بکە هەر کەسێکی تر سەرۆکی هەرێم بۆ ئێمە عینەن وامان پێدەگوت لە هەر لایەنێکی سیاسیش بووە مەبەستمان ئەوە نییە مەسعود بارزانی دەبێ ئیلا بۆ 2 ساڵە خۆ دوای ئەوە هەڵبژاردن دەکرێتەوە لەم وڵاتە ئەسبابی تەواوی بکەم بۆ 2 ساڵە بەڵام وەزعی هەرێمی کوردستان وا دەخوازێ ئێمە لە شەڕ دەوین باش لانەکەم خۆ بڵێ بۆ ئەم 2 ساڵە چی دەکەن ئێمە لە شەڕ ئەمە مەوزوعێکی ترە دەتانەوێت بڵێ بۆ ئەم 2 ساڵە یعنیان یەک لایەنەکان دەیانەوێت بڵێن بۆ ئەم 2 ساڵە چ دەکات بەڵێ حاضرە بڵێت چ دەکاتن و حاضرە ئەوەش بکاتن یعنی کاک مەسعود بۆ پێتان بڵێم ئەوە نییە والله خۆی فەرز دەکا و ئیلا و بیلا دەمەوێت من سەرۆکی ئەم هەرێمە بم هەتا ئەوە بۆ چوونێکی زۆر غەڵەتە مەسلحەتی هەرێمی کوردستانی ئێستا ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان وا بۆی دەبین دەڵێن کاکە وەزعی ئێستا ئێمە لە شەڕ داین ئێمە لە قەیران داین 1,700,000 ئاوارەمان هەیە ئەم دەورەیە تەکمیلەی دەورە بکرێتن بۆ ئەوەی ئێمە خۆمان ئامادە بکەین بۆ دەورەی دوای ئەوە